ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران و ئەنجامدانی گرێبەستی نوێ لەلایەن وەزارەتی جەنگەوە بۆ دروستکردنی تەقەمەنی و موشک بە بەهای بلیۆنان دۆلار سەرنجی زۆر کەسی ڕاکێشاوە کە بۆچی لەم کاتەدا حکوومەتی ئەمریکا بەم شێوە بەرفراوانە کەلوپەلی سەربازی بەرهەمدێنێت. ڕاگەیاندنەکەی سەرۆک ترامپ و وەزیری جەنگ پیت هێکسەت بۆ بنیادنانەوەی سوپا و زیندوکردنەوەی توانایی بەرگری زۆر گرنگ بوو. ئەمەش لە پێناوی ئەوەی کە تەقەمەنی پێویست بۆ ئێستا و داهاتووش مسۆگەر بکەین. لە مانگی هەژدا سوپای ئەمریکا بە بەهای نزیکەی 23 بلیۆن دۆلار وەبەرهێنانی لە موشکی تۆماهۆک و نزیکەی 6 بلیۆن دۆلار لە هەردوو سیستەمی پاتریۆت و تات کردووە. ئەمەش لە کاتێکدا کە ئەمریکا بە قۆناغی نەشەڕ نائاشتی لەگەڵ ئێراندا دەڕوات و راپۆرتەکان باز لە وەستانی هەموو گفتوگۆکان لە نێوان ئەو دوو وڵاتەدا دەکەن.